هرچند جهپه بریا حل بجارتنا وها خویا دکر د پروپاگندین خدا کو ایدی دوان حل بجارتنین وداویه ین 14 گولانه و 28 گولانه دا و سرکتنه که مزن لهمبر رکابر خوا کو رجب طیب اردوغان و آک پارتیه بدز بخن لی د دنگدان دا اف یک خویانه بو هم د پارلمنتوا ترکیه دا شکستن آنی یعنی نکاری وان کرسیان دگل هف پیمانین خوین ماسیا شش آلی بدز بخن کو بکاربن دستکاریا دستوری هر وها کومکا وان قانون و یاسان بکن دو ترکیه دا هم جی جبو سرو کوماری دو هر دو گرانده ین 14 گولانه ین 28 گولانه دا نکاری کو ده سر رکابر خدا بکن کو رجب طیب اردوغانه ایتر رجب طیب اردوغان بسرکت پشرا ناکوکی آلوزی دناوا جه پیدا دروز من دبیجن شاشتیک هیا غلطیک هیا دناوا جه پیدا دوی وره راست کرن جبو وی که ده هل بجارتنین بین ترکیه دا جهپه ری روا خویا راستقینه ور بگره دنگین زور ین دنگ درین ترکیه بدز بخه درباره ناکوکی آلوزی جهپه من میوانه که برای محمود اورال جيجري سروكي شاخة ديار بكري جهبي دقل مدى برس محمود ايبال باش تو بخيراتي جبو كردستان 24 چارنویسا ناکوکی و آلوزی ناوا جهبی بر به کدا دچه Çok teşekkür ederim. Zor spas lautan lebet. Evet, CHP'nin Bale, ayinde CHP etrafta CHP'nin بێگومان bu seçim لە دەوروبەری جەهەپەدا دوای شکستی هەڵبژاردن کەسانێک هەن کە دەیانەوێت جەهەپە لە ڕوو سیاسیەوە شکست بێنێت و لە ناو بچێت من دەمەوێت هەواڵێکی خراپیان پێ بدەم کە ئەویش ئەوەیە جەهەپە بە هەمان ئاراستەی خۆی بەردەوام دەبێت خۆتان دەزانن لە هەڵبژاردنەکاندا ئەو سەرکەوتنەی کە کۆمەڵانی تورکیا چاوەڕێی دەکردن بەدەست نەهێنراوە بێگومان چەندین هۆکاری جیاواز هەن و ئێستا هەڵسەنگاندنەکان بەردەوامە هەر لە نزمترین ئاستی جەهەپەوە تاوەکو سەرۆکی جەهەپە خۆتان نەزان ماوەیەکە پرسی گۆڕانکاری لە نێو جەهەپە دەستی پێکردووە ئەم گۆڕانکاریە چی دەبێت و تا کوێ دەبێت و چێ دەگرێتەوە بێگومان هەموو ئەمانە قسەی لەسەر دەکرێت تەنانەت باز لە پەیڕەوی ناو خۆی جەهەپەش دەکرێت و کادرەکانی دەکرێت کات پێمان نیشان دەدات کە ئەنجامی ئەمانە چی دەبێت و ئێستا چاوەڕێ ئەوەی آلوزی ناکوکی دیگه هن وی آسته کو سروکی جهپی کمال کلجار اغلو دج کاری خواه بردتن جبو و چنده اندامو بشکا اندامو آلی گیرن جهپی سرکردین بریوی نهادنا و جهپی دا دویژن دوید سروکی جهپی دج کاری خواه بردتن هن دبیو باریه دانه کو دبن فشاران دا دج کاری خواه بردت بریا هل بشارتنین شارداریا Şimdi dünyada hiçbir خۆتان دەزان لە جیهاندا o koltukta kalmamıştır. هیچ سەرکردەیەکی سیاسی لەسەر کورسی دەسەڵات یاخود لەسەر کورسی پارت نامێنێتەوە بەڵام ناکرێت وا پیشان بدرێت کە کەمال کلیچدارۆغلو سەرەکی ترین هۆکاری شکستی هەڵبژاردنەکانە و ناکرێت بەم ئەم جۆرە ئەرگومنتە بەکاربێنێت ئەمە بێوەفاییە بەرامبەر بە کلیچدارۆغلو خۆتان دەزانن ڕاگەیەندراوی هاوبەشی 81 سەرۆکی لقی جەهەپە لە پارێزگاکان ئاماژەی پێدرا بوو خۆتان دەزانن کەمال کلیچدارۆغلو هەمویانی کۆ کردەوە و دواتر دوایم کۆبوونەوەی ڕاگەیەندراوێک بڵاوکراوە و ئاماژە بەوە کرا کە پێویستە لە جەهەپە گۆڕانکاری بکرێت و داوای وەفاش لە سەرجەم لایەنەکان کرا خۆتان دەزانن ئێستا مژارەکە ئەوەیە کە بازەوە دەکرێت ئاخۆ کلیچدارۆغلو بەجێ دەڵێت یاخودنا ئێمە وەکو ڕێخستنەکانی جەهەپە پێمان وایە پێویستە بەڕێز کەمال کلیچدارۆغلو پێگەی خۆی بپارێزێت و لە سەرۆکایەتی بمێنێتەوە چونکە ئێمە لە هەڵبژاردنەکاندا بێگومان ئەو قسانەی من لە چوارچێوەی شارچکە ئێمەیە بە گوێرەی بۆ کلیچدارۆغلو سەرکەوتوو بووە لەو هەڵبژاردنەدا
geçmişte پێشتر لە دیار بەکرد جەهەپە دەنگی زۆر پێویست نەبوو باشە بەرز محمود مادام تو dibêjî ku Kemal Kılıçdaroğlu bijin xala serekiya şikestina CHP nîne hinek tiştê din hene kewata hîn weke CHP ve ew xal ve ew point destnîşan kirîne ji bo vêkê bizanbin yani sebebê reîsiyê şikestina CHP divan helbijartinan da çi bûye çima CHP yani her 4 sal carekê dengên xwe winda diketin. Evet, bence bu بڵێ بە بۆچوونی من لەم هەڵبژاردنەدا بۆ یەکەم جار هاوپەیمانێتی پێکێنرا بۆ خۆتان دەزانن ئەو پارتانێکەوە ئەندامی ئەو هاوپەیمانانە بوون هاوپەیمانەتی میلەت مەبەستمە کورسێکی زۆر بەمانە درا من بۆ چوونم بەو شێوەیە ئەمەش بۆتە هۆی زیزبوونی دەنگدەرانی جەهەپە لە پارتەکەی خۆیان ئەمە وەکو یەکەم هۆکار دووەم هۆکاری دووەمیش لەبارەی ڕەخستنەکانەوەیە کاتێک کاندیدەکان دەستنیشان کران داواکاری ڕەخستنەکان بەلاوەنراو لە بەرچاو نەگیرابوون ئێمە بۆ نمونە لە دیاربەکر ڕوبڕووی کێشەیەکی لەم جۆرە بووینەوە چەندین کاندید هەبوون ویسترا لەسەرمان فەرز بکرێت بەڵام ئێمە ڕەتمان کردەوە لەگەڵ سێزگین تاندڕکوڵ و بەردەوام بووین بۆیە بە بۆچوونی من گەورەترین هۆکار لەبارەی سەرنەکەوتنی جەهەپەوە ئەمە بوو هۆکارێکی دیکە هەیە ئەویش ئەوەیە کە پارتەکانی نێو هاوپەیمانەتی میلەت نەیانتوانی بنکەی جەماوەری خۆیان بۆ کەمال کلشتەرۆڵ و ئاراستە بکەن یاخود باشە بەرز محمود ئارەزووی ئەوەیان نەبوو کەوات بنکەی جەماوەری خۆیان ئاراستەی کەمال کلشتەرۆڵ بکەن توژی دەزانی کو بەشێک ji endam û alîgirên CHP serkirdeyên niha û yên berê yên di nava CHP'da nerazîne ji serkirdatiya nihaya CHP taybet ji serokê CHP dibêjin divê de ji karê xwe berdetin eger serokê CHP de ji karê xwe bernede berdewam be di helbijartinên dahatî da yanî CHP tûşî şikestinên din yên mezin nabe di demekê de ku Ekrem İmamoğlu jî piştî cejnê wê bizavtekan nû durûz biketin di nava Tirkiyeyê dijî CHP. Yani bir kere ben Sayın Kemal بەڵێ من Kılıçdaroğlu'nun پێم وایە بەڕێز کەمال کلشتەرۆڵ لەم هەڵبژاردنەدا و داوەکو هەڵبژاردنە خۆزییەکان من بۆ چونمایە کە کەمال کلشتەرۆڵ وەکو سەرۆک دەمێنێتەوە خۆتان دەزانن لە جەهەپە 2 ساڵجارێک کۆنگرە دەبەسترێت و لەوانەیە بۆ مانجی تشرینی دووەم تا تشرینی دووەم سەرجەم کۆنگرەکان بەردەوام بێت و تەواو بێت و دووبارە ئەگەر بێت لەوانەیە کاندیدی شەبێ بەرامبەر بە بەڕێز کلشتەرۆڵ بەڵام بە بۆچوونی من وەکو سەرۆک دەمێنێتەوە کۆنگرەی داهاتوو تا ساڵی 2025 ناکرێت و لە 2025 ئەم کۆنگرەیەکی نوێ دەکرێتەوە بە بۆچوونی من تا ئەو کات کەمال کلشتەرۆڵ بەردەوام دەبێت و نەک ئەمە تەنیا بۆچوونیە بەڵکو ئەمە دیرگای خۆمە چونکە خۆتان دەزان باشە بەرز محمود بابێنە سەر پەیوەندیên CHP digel Kurdan divê helbijartina dawiya Tirkiyeyê de Kurdan padaşteka geleka mezin li hember CHP'ye bû taybet kandîdê CHP Kemal Kılıçdaroğlu bû li zorbey bajêrên gundên Kurdan Kemal Kılıçdaroğlu dengê yekemîn anî kewate hîn weke CHP wê çi padaşteka Kurdan bideneve nerîna we çi ye li hember wê helwestê Kurdan Yani bir kere şunu söylemek lazım bence. سەرەتا پێویستە باس لەوە بکەم کە aldığı oylara baktığımızda ئەو دەنگانێکەوە بەڕێز کەمال کلشتەرۆڵ لە ناوچەکەدا بەدەستی هێناوە دەتوانین بڵێن کە کەمال کلشتەرۆڵ و نوێنەرەیەکی گرنگی کوردە کاتێک باز لەوە دەکرێت کە چی بۆ کورد دەکەین دوو خاڵێک ئەوەیە یان لە دەسەڵاتیت یاخود لە ئۆپۆزیسیۆن دایت جەهەپە بە بۆچوونی من پێویستە خۆی لە ڕاستڕەوی بپارێزید و نەکەوێتە ئەم لایەنانە و هەموو
چالاکیەکانی خۆی لەبارەی ڕاستڕەوبوونی جاپە بەلاوە بنێت و ئەمە بەلاوە بنێت پێویستە لەگەڵ هەدەپە هاوپەیمانێتیش هەبێ لەگەڵ سیاسەتوانانی کوردیش بە هەمان شێوە چونکە ئێمە چەندین جار ئەم داواکاریەمان ئاراستەی کلسەرۆڵ کردووە لە بڕی ئەوەی لەگەڵ ڕاستڕەوەکان هاوپەیمانەتی دەکەن بابێن بفەرمونون لەگەڵ چەپڕەوەکان باشە بەرز مەحموود هاوپەیمانەتی ببەست ئەمە ئەگەر دسبێ ڕۆژێدا ئەگەر دسبێ ڕۆژێدا دناوا پەرلەمێنتوە تورکیەدا بەرز مەحموود ئەگەر دسبێ ڕۆژێدا دناوا پەرلەمێنتوە تورکیەدا پرۆژەیەک هات پێشکەشکردن ji bo ku pirsa Kurd bi yasayî werekirin, bi qanûnî werekirin. Hîn amade ne weke CHP di nava parlamentûyê da piştevana bi yasayîkirina pirsa Kurd bikin li Tirkiyeyê? بێگومان بێگومان لە هەر دۆخێکدا بێت و لە بە هەر شێوەیەک بێت هەر لە ئەندامانی جهپەوە تاوەکو سەرۆکی جاپا ئێمە هەمومان ئامادەین بۆ ئەوەی پرسی کێشەی کورد چارەسەر بکەین من لێرەوە دووبارە دەکەمەوە جاپا لەگەڵ هەموو هەنگاوێکی ئەرێنیە بۆ چارەسەرکردنی پرسی کورد بەڵام پێویستە ئەمە لە دیوی پشتی دەرگاکان نەبێت و لە سوارچەوەی پەرلەمانی تورکیادا و لە بەردەم خەڵک و ڕایگشتی بە شێوەیەکی ڕۆن و ئاشکرا دەبێت ئەم کێشەیە چارەسەر بکرێت بۆیە ئەگەر بێت و دەسەڵات ئەگەر بێت و دەسەڵات پرۆگرامێک دابڕێژێت و پلانێک دابڕێژێت بۆ ئەوەی پرسی کورد لە پەرلەمان چارەسەر بکرێت ئێمە وەکو جەهەپە و بە شێوەیەکی گشتی ئێمە ئامادەین پشتگیر دەکەین بەڵام تاکە مەرج ئەوەیە کە بە شێوەیەکی شەفاف و ڕوون بێت و لە بەردەم خەڵک بێت و ناکرێت لە دیوی پشتی دەرگاکان وەکو لە ڕابردوو کرابوو ئەمە ناکرێت و دووبارە جەهەپە لە بارودۆخێکی وەهادا ڕەخنە دەگرێت و لە ئەنجامدا دەزانن دوای ڕێککەوتنی دۆڵمە بەختە لە کاتێکدا سەرۆکۆمار هەڵساوڕای گەیاندوتی لێم وڵاتەدا هیچ کێشەیەک نییە بەناوی کێشەی کورد بۆیە ئەگەر بێت کێشەکان نێنیتە پەرلەمان و لەسەر مێز لەگەڵ کادرەکانی خۆت چارەسەر بکەیت ئەمە سەرکەوتو نابێت و جەهەپەش دژی ئەمە دەوەستێتەوە زۆر باشە بەڕێز مەحموود ئوڕال جگرێ سەرۆکێ شاخە جەهەپێ لە دیاربەکرێ گەلمەوەی گەلێکی سوپاسین هەرابن